لە کاتێکدا مێزی خواردنی نیوەڕۆ و مۆرکردنی ڕێککەوتنی نێوان سەرۆک ترامپ و کیم ئامادە کرابوو، بەڵام هەردوو ڕێبەر پێش نیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە بۆنەکەیان هەڵوەشاندەوە و بەبێ مۆرکردنی هیچ ڕێککەوتنێک هەریەکە و بەرەو وڵاتی خۆیان بەڕێککەوتنەوە. سەرەڕای ئەمەش سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ ڕایگەیاند ئەو متمانەی بەڕێبەری کۆریای باکوور کیم جۆنگ ئۆن هەیە و پێی وایە لەسەر قسەی خۆی دەمێنێت بۆ هەوڵەکانی چەکداماڵین. دەمەوێت پەیوەندەکە بهێڵمەوە. ئێمە ئەم پەیوەندیە دەهێڵینەوە. بزانین لە ماوەی داهاتوودا چی دەبێت. بەڵام وەکو دەزانێت ئێمە بارمەتەکانمان وەرگرتەوە و هیچ تاقیکردنەوەی نوێ نەکراوە و شتێکی تری گرنگ ئەوەیە ڕێبەر کیم دوێنێ شەو پەیمانی پێدام ئەو تاقیکردنەوەی موشک و موشکی ناوچین ناکات. زەمن بڕوای پێدەکەم و هیوادارم ڕاست بێت. سەرۆک ترامپ گوتیشی کۆریای باکوور دەیویست سزاکانی سەر وڵاتەکەی لە بەرامبەر چەکداماڵین بە یەکجاری لا ببات، بەڵام ئەم نەیویستووە ئەو کارە بکات. سەبارەت بە جێهێشتنی کۆنگرە بەبێ مۆرکردنی هیچ ڕێککەوتن سەرۆک گوتی دەبێت هەمیشە ئامادە بیت بۆ بەجێهێشتن. من دەمتوانی ئەمڕۆ ڕێککەوتنێک مۆر بکەم و پاشان هەر ئێوە دەتانگوت ئۆی چ ڕێککەوتنێکی خراپ بوو، چ کارێکی خراپی کرد. جا نەخێر باشتر وایە ئامادە بیت بۆ ڕۆیشتن. ئەگەری ئەوە هەبوو شتێک مۆر بکرێت ئەمڕۆ لە 100% دەمتوانی شتێک مۆر بکەم و وەرەقەکانیش ئامادە بوون، بەڵام گونجاو نەبوو. دەمەوێت شتێکی ڕاست بکەم، دەمەوێت شتێکی باش بێت نەک بەپەلا. گوتەبێژی سەرۆکاتی کۆریای باشووریش نیگەرانی لەمەڕ دەرەنجامی کۆبوونەوەکە دەربڕی، بەڵام گەشتبینیش بوو بەرامبەر بەداهاتوو. مەخابن کە سەرۆک ترامپ و ڕێبەری کۆریای باکوور نەگەیشتە ڕێکەوتنێک، هەرچەندە ڕوونەکە پێشوەچوونەکان لە هەموو ئەوانی پێشووتر زیاترە. ئێمە پێمان وایە هەردوو ڕێبەر لەم و توێژە دوور و درێژ و قوڵەدا تێگەیشتنەکانیان لە یەکتر زیاتر بووە. شەقامیش لە سەرانسەری ئاسیا ڕۆژی پێنجشەممە کاردانەوەی جۆراوجۆری هەبوو لەسەر دەرەنجامەکان. خەڵکی لە سیۆڵ بێ هیوابوونەوەی ئاشتی لەگەڵ دراوسەکەیاندا بەم زوانە بێتە دی. ژمارێک لە دانیشتوانی ژاپۆنیش دەڵێن هیوادار بوون هەردوو ڕێبەر و توێژی زیاتریان لەسەر بابەتەکانی تریش جگە لە چەکی ناوکی بکردایە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.